بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەتان بەسرا بڕژێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئومێدوارم باسکردن لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ببێتە باسی هەموو ڕۆژێکمان. سڵاوەتەکان وێردی زمانمان بێ دوای ئیستیغفار و تەسبیحاتێکی زۆر. هەمیشە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم لەبیر بێت، چونکە ئەو هەرگیز ئێمەی لەبیر نەچووە و ئێمەی لەبیر ناچێت. لە ڕۆژێکا فریامانەکەوێت کە هەموو شتێک خامۆشی لە دەسەیات و هەموو شتێک ئەم گردونە بەجارە کاتێک چێتەوە کاتە ئەزانین کە حەزرەتی فەخری کائینات محەممەد المصطفى صلی الله عليه وسلم چه شەفاعەتکارێکە لە ڕۆژی قیامەتە بۆ ئێمە. لەبەرەوە سیرەت و ژیاننامەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم چ کاریگەریەکی لە ژیانی ڕۆژانەمانە هەیە. فەرمودەکان چەند گرنگن بەلامانەوە. ئایا فەرموودە گرنگی هەیە لە ژیانی کوردەواری ئێمەیە؟ بەرنامەی ئەم شەومان بەم جۆرە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئاوین. فەرموو. بەیامی خوایی خاوەنی ڕەگ و ڕیشاڵێکی زۆر قوڵە، بەلوپۆیەکی ئەوەندە بەرفراوانی هەیە کە سێبەری پشتی گەردوون کەوتووە، بەڵام ئیلحاد و نەفامی و خراپە دوابڕاوە، هەرچەندە دەنگ و دەسەڵات و سەدای هەبێت. پێوەری خوا جیاوازە لە پێوەری مرۆڤ. ئادەمیزاد بە پێوەرێ پێوانە ئەکا کە دەیخەڵەتێنێ و بە هەڵەیە ئەبات و ژێرا و ژوور لە شتەکان حاڵیە بێت. کوانەوانەی جەماوەریان لە حەزرەتی محەممەد و هاوڵانی هانەدا و پڕۆپاگەندە و درۆ و بوختانیان بۆ هەڵەبەستن، وایە نەزانی هەر بەوەندە ڕێگە لە محەممەد ئەگرن و بە چۆکیا دێنن و کۆتایی پێدێنن کاتێ پڕۆپاگەندەی بۆکەن. ئەوانە لە شوێن بەسەرهاتیان شوێنەواریان بۆ کۆ چوون، هەمویان بڕانەوە و شۆر بوونەوە. بەڵام حەزرەتی محەممەد لەناو ئەو هەموو کەوسەر و خێر و فەیز و چاکێدا هەتایە ناو و شوێنەوار و نیزای خێری بۆچێ. ئایا کێوە جاخکوێر بوو؟ بانگەوازی خوا و هەڵگرانی بانگی خوا دوابڕاو نین، لەبەرەوەی دەستیان بە حەبلی خواوەیە، لەگەڵ زاتێکە ئەژین کە باقی و ئەزەلی و ئەبەدیە، بەڵام بێباوەڕی و تاریکی و نەفامی دوابڕاوی دوابڕاوەکانە. خەڵکێکی زۆریش بە دوای خۆیانە دوابڕاوەکەن، با ساتێکیش لە ساتەکان خۆیان بە تەمەندار و خاوەن ڕیشاڵ بزانن. پێغەمبەری ئازیز گەورەترین خێری دەستکەوت، قورئانی پڕخێر پەیتا پەیتادا دەبەزی کە هەموو سوورەتێکی کەوسەرێکە و کۆتایی نایەت لە چاکە و سەرچاوەیەکی پڕ و چڕ و بێکۆتایی خێری بێسنوور لە ناو مەلەئی ئەعلادا، لە ناو هەموو فریشتەکانی گردوونە درود و سڵاوات و سەلامی بۆ نێرن و لە زەویشە ملیارەها مرۆڤ یاد و درودی خۆیانی پێشکەشەکەن لە هەموو ڕۆژ و ساتێکە. لە زەوی و ئاسمانەکانە ناوی بە دوای ناوی خوای گەورەیە دێت. سنەت و ڕێگە و ڕێبازەکەی بەناو قەڕن و زەمانەکانە ڕۆچووە و ملیارەها شوێنکەوتە و زمان و دەنگ ناویە بن، لە ناو ڕۆحی خۆیانە ئەیژێنن، لە ناو ملیۆنەها دڵی زیندووە خۆشەویستی و سنەتەکانی قوڵپەدات، نەک هەر ئێستا بەڵکو هەتا ڕۆژی قیامەت. خۆشەویستانم، لە بەرنامەکە ئێمە لە خزمەت جنابی زۆر بەڕێز جنابی مامۆستا نووری فارس حەمەخان کە وەرگێڕی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و وازانم هەموو کوردستان ئێمە هەمومان قەرزاری ئەم مامۆستا ئازیز و خۆشەویستەمانین. حەزمان کردی دارێک ساز بدەین لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زیاتر چۆن ئێمە سوود لەم یادە وەربگرین بۆی کە هەموو ڕۆژێکی ژیانمان ئێمە یادی پێغەمبەر صلی الله بکەین بە نوێژەکانمان، بە سڵاوەتەکانمان، بە خوێندنەوەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەرەتا بە خێراتنی جنابتەکە مامۆستا گیان بۆ بەرنامەی شیرینچا. من زۆر سپاس دەکەم، هەموو بەخێر بن ئێوەش إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. من لخزمتنا من بابتوا بتعيبتي هزار رحمة لأحمد شوقي
كاليادي مولود في غمرة أفرمي ولد الهدى فالكائنات ضياء وفم الزمان تبسم وثناء. بله ما وصيان حزكم جنابة سرتاي فقيتي وخويندنت هرچەنە پێمان خۆش بوو کە ئێمە لەم بەرنامە بەدرێژی لە سەرژیانی جناب قسە و باسمان هەبێ بەڵام ئینشاءڵڵا هەڵەگرین بۆ فرسەتێکی تر پەش بەخوا بەڵام شتێک زۆر کاریگەر بوو بێ لە ژیانی فەقێتی توە کاری تێکرد بیت یعنی هی زانایان هی ئەو مامۆسانەی کە خوێندوتانە بەیەکەوە هی فەقێکان یعنی زانای ئەو کاتە فەقێ ئەو کاتە هەڵسو کەوتیان تەقوایان دینداریان علمیان ئەگەر نمونەیەکمان بۆ باس بکە یاخود باسێکیان بکەی. بەڵێ وەڵڵاهی بیتە سەر حەقەتەکەی جاران فەقێ و قوتابی و ئەمانە کە ئەندان نەبەر خوێندن وەکو ئێسانە بوو فەرقێکی زۆر هەبوو ئەو وەختە مەحز بۆ خزمەتی دینەکە بوو مەسەلە ئێستا هەر مەلایەکی کۆن بگری کە لە تەمەنی منابێ کە کراوە بە مەلا و کراوە بە فەقێ لەبەر چەند شتێکی تایبەت بوو مەسەلا من خۆم کە یەکێک لەم دوو کوڕم بۆ بکە بە خادیمی قورئان سەرەتای ئەوەی کە من نراومەتە خوێندن ئەو وەسیەتە پاک و پیرۆزەی دایکم بۆ خوا ئەفریقا باوکیشم خوا ئەفریقایەخوا من لە بە مناڵی زۆر هار و هاج بووم مەلایەکمان بۆ هاتوو لای مەلاکە دەستم کرد لە کوێ مامۆستا لە برای ماوە لە لێکەی خۆمان برای ماوە ئۆتا لە بابەی تەنگی سەر و سەرزەل و هەرجێنایە سەر بە قەراخە مەلایەکمان بۆ هات ئێساش لە یادمە بەس مەجالەکەمان ئەوە نییە کە چۆنی هات والحاصل دەوری 20 کەس لە مناڵی دیەکە دەستمان کرد بە قورئان خوێندن ئەلف بێ تێ سێ ملاحەزە ئەەکەی وە لە یادمە کە باوکم بردمی بۆ لای مامۆستا مەلا محەممەد غەریق ڕەحمەتی خوا بێ مامۆستا مەلا محەممەد لەسەر بەری دەستی کە غەزێکی هێنا ئوچ هەبوو جاران ئوچەکە ئاوە بە مەرەکەبەکە تەرێن ئەکرد و یا ئەڵڵا یا فەتاح یا ڕەزاقێکی بۆ نووسیم و لەگەڵ ئەلف بێکا و ئەمجا بەرە باوکم هەر دانیشت بوو دەستمان کرد بە یا ئەڵڵا یا فەتاح یا ڕەزاق ئەوەی کە لە یادم ماوە مامۆستا لە سەرەتاوە کە باوکم منی برد بۆ لای لە سێبەری مزگەوتەکە بوو سێبەری بەیانی مامۆستا دەستی کرد بە گریان باوکم دەی پرسی قورئان بۆ ئەگری دی وەڵڵاهی منیش وەختی خۆی لە یادمە 30 ساڵێ 40 ساڵێ لەمە پێش باوکم ئاوا دەستی بردم بۆ لای مەلایەک و لە بن مزگەوتێکە ئاوا ئەلفوبێیەکیان بۆ نووسین ئێستا یادی باوکم ئەو حاڵەتەم کردووە و ئەگری جا ئەوەی کە عەرز بکەم بە ئەمەی زۆر هێندە دەینە ئیتر منیش کە هەر ئەو ئەلفوبێیەم بردەوە 5-6 خوشکم هەبوو دایکم نەما بوو خواری خۆش بێخوا کردیان بە خۆشی ئای مەلا هاتەوە مەلاش هەموو خوێندنەکەی ئەلفوبێ ملاحەزەکەی ئیتر لەو سەرەتا مبارەکەوە چوومە فەقێتی. چەندە سڵاواتەی لە پێغەمبەر واللهی ئاخر نابێ من خۆم کەشف بکەم لەوانەیە هەندێک خەڵک بمبینێ بڵێنەها ئەوە مەحتی خۆی دەکە بەڵام من بە شەو و بە ڕۆژ نالێ مستەمر ئەووانە بەڵام حتا پێم بکرێتن چکە شەیتان دایم ئینسان وا لێ دەکا کە تۆ زۆر یادی ئەو شتانە نەکەی بەڵام من حتا پێم کراوە هەر یادی پێغەمبەری خوا دەکەم صلی الله علیه وسلم و بە خۆم و باب و دایکم و هەموو خەڵک بە قوربانی ناویم پێغەمبەر دەکەم صلی الله علیه وسلم. تەمەناکەی ڕۆژە لە ڕۆژانی یا شەوێک لە شەوەکان بە خزمەتی پێ سەڵام بگەی لەخەوە؟ ئەرێ وەڵڵا خۆزگە دەخوازم من دەستم بگەیش بە دەستی بەس بمدیت بە لەخەوە کە ئەزەوە بەدەست چێ دەکەوێ ئەوە نەعمەتێکی خوای گەورەیە بەڵام کوا ئینشاءالله بنصيب همو بسلمانك في كتابه العزيز وما أرسلناك إلا رحمة للعالمين يعني جانب الرحمة في النبي صلى الله عليه وسلم جوانب الشفقة في حياة النبي صلى الله عليه وسلم لماذا يعني هو مو يعني يبين في حياتنا اليومية في المجتمعات الإسلامية؟ والله هو الرسول عليه الصلاة والسلام يعني هو يكون شفيعنا يوم القيامة يعني احنا يجب ان نحتفل بعيد ميلاد الرسول صلى الله عليه وسلم عليه الصلاة والسلام. يوميا تتذكر النبي يعني او في الجمعة في اي وقت يعني تصلي عليه؟ اكيد احنا يعني الصلاة هي على الرسول يعني صلاتنا على الرسول طبعا ليش؟ لانه الله عز وجل صلى على الرسول يصلون على النبي أيها الذين آمنوا وعليه يصلون تسليما.
ئەچوتە فەقێتی ئەو وەختە بە معنای کەلیمە خەڵک بە چاوی فریشتە تەماشایە کرد. هەموو مبارەک، پیاوی باش، نوێشکار، قورئان خوێن، ڕواڵەتێکی جوان، پیرۆز، یعنی کە لە دوورەوە فەقێیەکت ئەبینی دوو کەس هەموو کەسی ئەیناسین، یەکێکیان ناو ناهێنین ئەویکان فەقێ ڕەسەن بچوتە هەر مەجلیسێ تۆ ئەنزەنی کە فەقێ. من لەوانەیە کە بە 5 ساڵی یا بە 6 ساڵی نراومەتە فەقێتی بە زمانی حوجرەیەوەتەوە لەگەڵ فەقێتیەکە 5 ساڵی پێچووە، حتا چوومە دێڕەشەوە مەولەحە بە مناڵی کە لەوێ قورئانم خوێندووە. مەلا محەممەدی کەڵانی هەبوو ئەو وەختە من و مەلا محەممەدی کەڵانی لای مەلا عەلی زەنان غەریقی ڕەحمەتی خوا بێ قورئانمان ئەخۆن. جا فەقێتی ئەو ڕۆژگارە لەبەر ئەوە شتەکە بۆ خوا بوو، کەس چەرمی لێ ناکە بڕوا بکە من خۆم بە خودی خۆم. جاری وا هەبووە حەزم لە چاو ئەو ئەمانە لێنان نەبوو، دائیمە حەزم لە ڕاتبە بوو. جلەکانم ڕێکە خرد و سەعاتێکم هەبوو، جامانەکەم جامانی شتیوتلیمان ئەبەستەوە و گوڵەنگەکانی و هەراوەریە سەبەتەیەکمان هەبوو ئەمانە بندەستەوە ئەم گەڕەکانە ئەگەڕاین ئەگەینە بەر هەر مەڵێک ڕاتبەی فەقێ ڕەحمەتی خواتان لێبێ. ئیتر مناڵێ ئافرەتێ زەلامێ نانێکی بۆ ئێنا و ئەنایە قولینەکەوە. ژنە شاعرێکی ئیماندار دەفەرمێت: قلوب العارفين لها عيون ترى ما لا يراه الناظرون وألسنة بسر قد تناجي تغيب عن الكرام الكاتبين وأجنحة تطير بغير ريش إلى ملكوت رب العالمين فتسقيها شراب الصدق صرفا وتشرب من كؤوس العارفين. واتا عارفەکان خاوەنی دڵانێکن کە دەبینن، ئەوە دەبینن کە خاوەن چاوەکان نایبینن، زوبانیان بەنهێنی مناجات دەگات بە جۆرێ کە تەنها خوا دەزانێ و پەنهانە لە دوو فریشتەی نووسەر. باڵێکی هەیە کە دەفڕێ بەبێ باڵ و پەڕ بەرەو مەلەکوتەکانی پەروەردگاری جیهانیان. ئیتر لەوێ ئاوی ڕازگۆیی پێدەدرێت لە پەرداخی عاریفان پێی نۆشەکرێت. پێنج فەرزە لە نوێژەکانە سڵاوەتی لێن لە تەحیاتە لە ویردەکانە بەڵێ زۆر پیرۆز و گەورەی لای من. حەزەکەی شەوێ لە شەوەکان بە خزمەتی بگەی لە خەوا بیبینیت؟ وڵاهی من حەزەکەم بەس دایما دوعاژەکەم کە بگەم بە خزمەتی لە مەدینە، ئەوات و نیەتم ئەوە داوا لە خۆی گەورەکەم کە بە خزمەتیکەم. لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چ شتێک زۆر سەرنجی ڕاکێشاوی لە سونەتەکانیە، یعنی چ شتێک زۆر عەجایبە بەلاتە سەرسامی؟ وڵاهی یەکسانی و تێگەشی پێکەوەژان لەگەڵ ئاینەکانی ترا و تێگەشی ئەم دینە پاکە کە ئەو هێناوێتە بەر هەموو تێگەشی ئێمە لەسەری بەرشفاعەتەکەی کوێن ئەوە هەموو کاتێ سەڵاواتی بەسەر بدەین لەبەرەوە ئەگە هەرکێ سەڵاوات زۆر بداتە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە خوای گەورە ڕزقی ئەدا، خوا بێوەی ئەکا، دوعای قبولەکە، ئەبێ پاش هەموو دوعایەک سڵاواتی زۆر بدەینە دیار پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوە ئاسمان ئەکرێتەوە. ئەگەر سڵاوات نەدەینە دیار پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعامان ناگەیەتە لای خوای گەورە. فەقێتی جاران لەگەڵ ئێستا گەلێ فەرقی هەیە، جارێکیان لە عەربەت بووین، سکاڵام لای مامۆستا مەلا عەبدولغەفووری کانی سپیرکەی کرد، وتم مەلا غەفوور ئەوە 34 فەقێ غەفوور، ئەو وەختە مەلا نەبوو، 34 ڕۆژە دەرسەکانم بۆ لەبەر ناکرێ بەباشی. وتی مرد و مرێتەوە ئەو ڕۆژی چووی لە ماڵی حاجی فڵان کەس شۆربات هێناوە، شۆرباکە ڕژاوە بە دەستە، شۆرباکە دەستی سووتان دویت لە تاوە پەنجەی خۆ لستوێتەوە. ئەو لستنەوەی تۆ بەشی ئێمەشی پێوە بۆ حرام بۆ تازە حرام و نوری چۆنە چەندێک دڵەوە ئاوا بیرمانە کردەوە. مەبەستم ئەوەیە قسەکەی کە ئەجێرمەوە قسەکەی ڕاست بوو، وەکو ئێسا نەبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ژیانی خۆی تەرخان کردووە بۆ مرۆڤایەتی بەڕاستی ئەمە هەومان ینی قەرزاری ئەو پێغەمبەرە بەڕێزین صلی الله علیه وسلم، ینی پێغەمبەری محەممەد صلی الله علیه وسلم چەنەها سەحابەی بەڕێزی هەبوو، ینی تەنانەت ژیانی سەحابەکانیش نەک خۆی، ینی بیرمان بێتەوە، ینی دڵمان پڕە بێ بۆی،
کە چەندێک شەیدای بوون چەندێک خۆشیان طبعاً ئێمە ئەبێ زۆرمان خۆش بێت پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر شتی هەیە کە ئینسان کە بیرەکاتەوە کە هەموو ژیانی خۆی کردوتە بەخشووە بە مرۆڤایەتی یعنی بەڕاستی هەموو ئەبێ ئەمە سونەتەکانی پێڕۆ بکەین یعنی پێویستە لەسەرمان هەمومان سونەتەکانی پێڕۆ بکەین خۆشمان بێ یعنی تا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆش نەوێت تۆ ئیمانت تاو نییە چ سنەتێک زیاتر بیر دەکەوێتەوە ئەنجامی بێت سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆرن سنەتەکان بەتایبەتی سنەتی نوێشکردن بەتایبەتی سنەتی ڕۆشتن بە ڕێگایە تایبەتی سنەتی یعنی زۆر سنەتی هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی زۆر سنەتیە کە باسی ئەەکەی زۆربەی زۆری هەر چی شتێک جوان بێ لە سنەتی پێغەمبەر ڕەنگی یاوەتە یان قەت بیرە کردوتەوە لەوەی کە ڕۆژە لە ڕۆژان ئایا بە خەو بێ ئایا لە ڕۆژی قیامەتە چەند خۆشەکە بە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیر لەوە کردوتەوە جالەوە خۆشتر هەیە یعنی لە قیامەتە طبعا ئەگەر ئیشەڵا هەومان بچینە باشتەوە ئیشەڵا لەوێ بیبینین طبعا ئەڵێن ئەو کەسی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر خۆشەوێت لەگەڵ یا ئەبێ لەوێ ئێمە هەمان خۆشمانەوێ یعنی ئەمانەیە لەو دنیا لە قیامەتە ئێمە بیبینینەوە یعنی بە پیشاد بینەوە ئێمە هەواتمان ئەوەیە کە پێغەمبەری خۆشەویستی خۆمان ببینین بەڕاستی وەکو خۆم ینی هەموو شتێکی کەسایەتێک ئاوە پیرۆز و جوان و ینی شتێکی وای نییە بڵێ کە دەرونی ئینسان مرتاح ناکە بەڕاستی لە کردەوە لە باشیە لە یارمەتدانی خەڵکی ینی ڕێبازێکی هەیە کە تاکە ئێستا ئەوەی کە مرۆڤایەتی بەیەکەوە بەسەوەتەوانێ هەموو ڕێبازەکانی ئەوە باشیەکانی ئەوە وا لێ میسانەکات بەزەی هەبێ بۆ بەرامبەر وای لەکاتەوە کەسێک ئەبینیت گیانی هاوکاری مرۆڤایەتی دروست بێ لە مێشتا ئەمە هەموو یار ئەگرێتەوە بۆ هۆکارەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندێک لە یادتە کە سڵاواتی لێبین وڵای وەکو خۆم لەخوا بەزیاوێ پەیوەستم بە دینی ئیسلامەوانە و نوێژوشتی و لەگەڵ ڕۆژشتوا باشم لەخوا بەزیاوێتر ڕۆژانە یاداکەینەوەوانە و سڵاواتی بۆ نێنین ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم بێ بۆ ماڵتان یعنی مفاجئەیەکی چۆنە بەلات بەڕاستی پرسیاری ئەوە زۆر شۆکە ینی هەموو کەس حەزەکە کەسایەتی ئاوا بینێتەوانە بە چاوی خۆی کە پێش نەبینراوە هەموو حەزی هەموو کەسێکیشە ئینشاءڵڵا لە بەهەشتا بە خزمەتیەک ئینشاءڵڵا سوپاس دەکەم جا ئەوەی حەقیقەتە کە من عەرزی بەڕێزتانی بکەم و حەزیش ناکەم بەڵام ئەهل الله لە هەموو شوێنێ خوای پارێزێ ئێستا ئومێدە پەنا ئەگرم بەخوا ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە من لە شێخەکانی بیارم بیستووە ئەو شێخانم زۆر خۆش ئەوێ لەبەر ئەوە ناکە شێخن لەبەر ئەوە هەر مەلایەک بگری لە تەمەنی منە لەوانێ بلێم گەنجتر 100 و ئەوەنە ساڵە ئەو بیارەیە ئەسهەری ئەم وڵاتەیە مەلا پێ ئەگەێنێ پیاوچاک پێ ئەگەێنێ و من خۆشم مامۆستاینە لەوێ ژیاوم دیومە هیچ بیدعەیەکی لێ نەبوو خوا شایەتی حاڵە پێنج فەرزە نوێژمانەکەی بە جەماعەت خۆش ملاحەزە ئەەکەی خەڵکێکی مبارەک خەڵکێکی ئەو جێگەی قسەی خۆشمانێ مامۆستا گیان جاران خەڵکەکە شەر خۆی باش مامۆستاگیان زیاتر لە مەجای فرموودەیە کە جەنابتان ژمارەیەکی زۆر لە کتێبەکانی فرموودە لە تاج لە کتێبەکانی ترتان تەرجەمە کردووە ئایا چ بەرەکەتێکتان لە فرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بینیوە بۆ ژیانی خۆتان هەستەکەی کە وەختێ فرموودەیەکە تەرجەمە کردووە یاخود کتێبێکە تەرجەمە کردووە ڕۆحی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی حضوری بۆ لای تۆ یاخود محەبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بووە وەڵی بێتە سەر حەقەتەکەی وازانم ئیمامی غەزالیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەفەرمێ ئێمە لە پێشەوە کە فێری ئەم عیلمە نەبووین بۆ خوا نەبوو کە فێر بووین بەڵام ئەبە العلم إلا أن يكون لله قەسەم بەخوا من کە دەستم کرد بە تەرجەمەی حەدیث و بە خزمەتی حەدیث کەی دەست پێ کرد مامۆستا ئەگەر بەخوای ممکن مامۆستا لە 61 و لە 60ەکانە بەڵام سبحان الله من کە دەستم کرد بە تەرجەمەی تاجی پیرۆز جا شتێکشتان بۆ بگەڕمەوە ئینشاءالله ئەوە غەرابەتێکی تایە خوای تبارك وتعالى جار بجارك حديثك يا فرمي إن الله لا يؤيد هذا الدين بالرجل الفاسق قال يا جاري بياي فاسق خوابه هي بياي فاسق تأيدي أمدنا أكا جاري كان من لفوجيك لواي شواربو كابرايا كاد وأسمنا عريف بخوانا عربو وتي ما وستاوت نبالي وتي أم دوكتيوا لفرهودي أو ديانا دسم كوتوا يا ليم كريا بوتو جاتو سير كلام طائنا
مشتم والله خو أما حرامة كرين وفروشتينية تو هي ناوتوتي والله وتم بوشي خلق بيسام كاو بيان باو هنا ما كيف خوتا من شيء ترى وانا في يزناك ولا متشكت بلام ليه مرقت سبحان الله يجي كان تجريدي بخاري شارع زي من لقل بخاريا لو كتبوا بلى واخواك دي ببركتش برا خوم دايا وكتبه كشتم ترجمه بو ببركتي بو منشو بو او بياوشكا بو جامع بس مشي اخواتي قلت لك بيو يشتاق ريق اوايا بلام سبحان الله كبقولي شو منا قولاي فرمودي في غمر صلى الله عليه وسلم نتاج الاصول لا برا بوم دركوت بعقلي بسيط نقبه تقليد نقبه عاطفه كأم جوهرو شوترايانا أم سروة سامانا ليشاوى قتل عقل بشريانيا مامۆستایەک دەفەرمێت دێوانە مەوێت مشتێک دێوانە لەوانەی لە هەموو پێوەرە باوەکان ڕاپەڕن و سنووری سەرجەم پێودەنگ گەزانراوەکان تێپەڕێنن دێوانە مەوێت مشتێک دێوانە لەوانەی وەختێ بەرەو جوانی و خۆشیەکانی دنیا ڕادەکەن ئەمان لە دەستی هەڵدێن و ئاوڕیشی لێ نادەنەوە و ئەوانە ئەو دێوانانن کە سەرداری پێغەمبەران صلى الله عليه وسلم وصف و سنای کردوون ئەوانن کە بیر لە خۆشی خۆیان ناکەنەوە و چاو نابڕنا پلە و پایە و پارو ناوبانگ ئەوانن کە دوای مڵک و سامانی دنیا و چێژەکەی نەکەوتون و لە تاقیکردنەوەی ماڵ و مناڵە نەکەوتون یا ڕەب خودایە لێتە پاڕێمەوە گەنجینەی میهر و سۆزت بێ سنوورە و دوایی نایەت هەر کەسێ هەر داوایەکی هەیە بیدەرێ کە دێتە سەر من خودایە داوای من مشتێ دێوانەیە تەمەناکەی ڕۆژە لە ڕۆژان بە خزمەتی پێغەمبەر صلی الله بکەیت ئینشاءالله ئەو تەمەنایم هەیە ئینشاءالله ڕۆژێک لە بەهەشتا لەگەڵ ئەوە دراسی ئەو بین ئینشاءالله و ڕۆژانەش سڵاواتی خۆم ئەگەر هەفتانەش بێ ڕۆژانە بێ سڵاواتی خۆم هەر ئەنێرم چ کاتی زیاتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بیرەکە وڵات زیاتر ئەو کاتانەی کە چۆنەڵی دڵت تەنگە یا خەفەتێک هەیە یا بێتاقەتی یا چۆنەڵی سونەتەکانی کە جێبەجێ ئەەکەی ئەگەر سونەتێکی بەسیتیش بێ ڕۆژانە لە ژیانی خۆتا تەطبیقیکەی هەستەکەی یعنی زیاتر بەرەو پێش ئەچیت و زیاتر خۆشەویستیت بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی دڵتەنگیت کرد یعنی وەختی ئینسان سونەتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم یا سڵاوات زۆرە دەیە دوعا زۆرەکە یا قورئان زۆرە خوێنێ هەستەکە دوای ئەوە زۆر دڵی ئیسراحەتەکات و ئەو بێتاقەتی نامێنێت بەڵێ بەتەئەکید ئێستا من خۆم ئەگەر لە ژیانی ڕۆژانەی خۆما کە زۆر دڵتەنگە بم ئەگەر بڕۆم دەستنوێژە بگرم دوو ڕکات نوێژ بکەم و لە دوای ئەوە شەوە چۆنەڵی سڵاواتێک بەم و دیسان دەستکەم بە دوعاکردن و کاتە هەستەکەم فەریحیەک و دڵخۆشیێکی زۆر دێ بۆ ناو دڵ و دەروونم بڕوا بکە گەلێ جار ئەگە من نەبوومایە لە کاتی تەرجەمەی حەدیسەکە وەکو وڵێ لەگەڵ پێغەمبەرا قسە بکەم ئەوە بوو بەڵام بەخوا بڵێم خەوم بینی و ئەوانە نە بەڵام سوبحان الله جاری وها بوو دەستمەکی بەکریان وا ئەچوومە ناو گەرمایی شتەکەوە بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندیان بە مەزلوم و بە ڕقائق و بە مەسەلا بەحسی قیامەت و مامۆستاگە تۆ لێک بدەیتەوە یعنی ئەبوو نازەم چی غەریق ڕەحمەتی خوای پیاوێکی بووین بابا تاهری هەمەدانی کە فکر لە جەهەنمەکاتەوە و فکر لە خوا ئەکاتەوە لێ خوایە بسۆزی یا بسۆزم تۆ تەسەور کە سبەینی ئەم خەڵکەی کە بەپێی قورئان و بەپێی حەدیسی صحیح و نەک بەپێی دینی ئەمە بەپێی هەموو دینەکانی کە ئەوانە ئەچنە ئەم ئاگرەوە و لەلایەکەوە ئاگر و لەلایەکەوە بەردوو بەیەکەوە بسووتێن ئەمە یعنی زۆر ڕەحمەتە ملاحەزە ئەەکەی یعنی ئێمە قسەمان لە واقعەکەیە ئەم شتانە کە ئەهاتە بەرچاوم مامۆستا بەتەواوەتی یعنی بڕوا بکە حتى تووشی نەفسی بوو هەر بە جددی یعنی ئەمە نەفکر بەڵام لەخوا بە زیاویاخوا بەرە ئەو حەدیسە هەر کەسێک دەستی بداتێ بەڕاستی فێری ببێ بیکە بەجگەرە و لەگەڵیا بهێنێ وەکو مەبەستم جگەرە ئیدوانەکەیە
لێت معلوم بێ ئەبێ بە داوی حەدیثەوە هەتا ناو گۆڕەکە بەری نادا والله إن شاء الله بەڵێ. چەندێک لەم دوکانە قەشەنگ و جوانەی خۆتە بیرتەکەوێتەوە کە سڵاوات لە پێغەمبەر بێ والله هەموو کات ینی تقریبا لە کردیم دوکانەکەەوە چوە من دوکانێک گاسپیتی ئاگرێ ئەین پێویستە بەیانەکەیت دوکانەکەی توانێت سڵاوەتی لە بیان بسمیلای بکەیت و دوایە کە بۆ نەگە شتێکی زۆر بفرۆشیان ئەشیاکی زۆر بفرۆشی پێویستە سپاسی خوا بکەیت و سپاسی محەممەدیش بکەیتەوە لە سڵاوەتێک لە بیانی لەخوا بەزیاوێ سا خۆم بەیانیان کەم بۆ داوام بە کە بە سیارێن پێشەوەی کە سلف لێ بەم جارێ شایەتمانێنم چونکە کەس بە تەمای خۆی لە سیارەیە سڵاوە لێیت خوای بەناویتەوە ئەکە دابەزم زۆر شکر بۆ تۆ خوایە کە بە سلامەتی گەشتمە شوێنی خۆم چون مەفروض زانانی کە من تاقباتی خۆم کردووە ئەنی لەوەتی ئەو شتانە ئاڵم لە سیارە کە یەم بۆ شوێنێک سوای سیارە زۆ مرتام چونکە پشتم قایمە کە تۆتم خۆیان بەناوی تۆ پشت و پەنامبای پشتم قایمە ترسم نییە دقەتمەوە زۆر چاکە ئەوم نەوتووە تووشی حاڵەتێکی ناخۆشم لە کاتی سیارە لێ خوڕینە لە سنەتەکانی پێ سڵم لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چ شتێک زۆر سەرنجی ڕاکێشاوی ڕەحم و بەزەیەکەی چیرۆکێکی بەسەرهاتێکی ژیانەکەی والله جا خۆی ئەمە شتێکی نییە بڵێت تا ئەو شتە بێ هەموو شتێکی ئەنی هەموو کردەوەی هەموو شتێک یەکردێتی ئاستی نەبووە هەموو یەک ئاس بووە ئەنی هەموو شتێکی سێژ ڕاکێشاوم بە تایبەتی مەولود زۆر حەزنە مەولود زۆر حەزێ بەس ترەوە بۆی شوکارەوە ئەوە لە شتانە بڕایەن تۆ بەشداری ناکەین لە کاتانەیە چەندێک تەمەناکەی لە ڕۆژی قیامەتە بە خزمەتی پێ سڵم بکەیت ئەی وڵی هەموو کەسە تەمە ناکەوە هەموو کەسێک لەوانەیە کەسێک نوێژ نەکە یان ڕۆژوو نەگرێت بەڵام هەموو کەسێک ئاوەتەی هەیە چ وایە کە نوێژکەیت چ نوێژ نەکەی هەموو کەسێک ئاوەتەمانەیە مامۆستاکیان تۆ چەند کتێبت وەرگێڕاوە لە فرموودەکان ئەگەر لە یاد دەبێت والله ئەوە لە یەکەم شت تاج الأصول بەڵێ چەند بەرگ بوو ئەو تاج الأصول خۆی طبعی یەکەمی دەبەرگ بوو بەڵام دوایی کردیان لە لوبنان طبع بوو بە 5 بەرگ وەکو خۆی ئەمانە ڕخنە لە تاج الأصول ئەکردن بڕوا بفەرموو لە قەرنی 20 ئەو مامۆستایە کە مامۆستا عەلی مەنسوور ئەو کتێبەی داناوە هەم کتێبەکەی چرای نورە هەم خۆی ئەهلی ئیمانێکی صحیح بووە مامۆستا کتێبێکی ڕێک و پێک بەبێی مەزاهیبی فیقهی دایناوە ئیشت بە حەدی بەهین بێ بانگ بێ ڕۆژوو بێ دوای ئەو ڕیاض الصالحینم تەرجەمە کرد دوای ڕیاض الصالحینەکە فقهی ئاسان الفقه الميسر دوای ئەوە تەجریدی بوخاری بە 5 بەرگ دوای ئەوە مختصری صحیحی مسلم ئەوش بە 5 بەرگ دوای ئەوە بلوغ المەرامەکە بە 3 بەرگ ئەوەی عەسقەلانی دوای ئەوە ئەچی پێڵێن اللؤلؤ والمەرجان شەرحێکی زۆر جوانم لێ کردەوە بە 7 بەرگتەوە بووە یعنی بێتە سەر حەقەتەکەی ئەو سەروەتە حەدیثیە صحیحە لە دەرەجەی حەسەنە حەدیثێک نییە من جملە نەک بڵێ هەمووی ملاحەزەکەی کە من تەرجەمەم نەکرد بێ لە هەموو بابەکان لەخوا بەزیابی خۆ و لەو بیر و باوەڕەشم من ئەوە لە ئازایی منەوە نەبووە هەمووی ئاه و نووسیرەی ئەو دایکەم بووە کە بە مناڵی کە منی بووتی تخوا فارس ئەم مناڵم بۆ بکە بە خادیمی قورئان ئێتر خۆشی منی نەدیوە منیش ئەوم نەدیوە دایکم ئانا وەڵڵاهی وەفاتی کردەوە جامە بەسم چییە چونچ من خۆ بەزانم خۆم ئەوە مبارەک نیم ئێساش لازار یعنی هەر بۆنی شتی خراپم لێ بەڵام لەخوا بەزیابی یاخوا کە شەرمێک لەو کتێبانە پیرۆزانە ئەەکەم و مامۆستایەک دەفەرمێت گرفتی سەرەکی ئێمە ڕووخانی خەلافەت نییە بەڵکو گرفتی ڕاستەقینەی ئێمە بریتیە لە پوکانەوەی بەهاڕۆحیەکان سەرزەوی بۆ یەکەم جار لەگەڵ مرۆڤە گرفتی ناسیوە لەبەرەوە هەتاوەکو لە مرۆڤەوە دەست نەکەین بە چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە لەگەڵ مرۆڤ و لە مرۆڤە سەریان هەڵداوە هەموو ئەو هەوڵانەی لە سیستەمە سیاسی و یاساییەکاندا بەگەڕ دەخرێن چکە لە بەهەدەردانی کات و وزە چیدی نییە
ئەو کەسانەی گیر و گرفتەکانی دنیا چارەسەرەکەن ئەو کەسانن کە بێگیر و گرفتن ئەو کەسانن کە گیر و گرفتەکانی ناو ناخی خۆیانیان چارەسەر کردووە و دنیا نەبۆتە گرفت بۆیان. پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک بووە پێش هەموو شتێک هەڵبژێراوی خوا بووە. خوای گەورەش ئەزانێکی هەڵەبژێرێت وچی ڕائەسپێرێت بۆ گەیاندنی پەیامەکەی. کەسایەتێکی زۆر زیرەک و زۆر دانا بووە لە تاریخی بوونی ئەوە هەتا ئێستا لەناو هەموو وڵاتان و لەناو هەموو نەتەوەکانە بڕوان ناکەم کەسێکی وا دروست بێتەوە زیرەک و پێی بردبێ بە شتەکانی پێشوو خۆی و شتەکانی دوای خۆشی کە وەکو ئێستا لە بەعزێک معجزەیە دەرئەکەوێ. کەسێکی زۆر زۆر زیرەک بووە کە توانوێتی بەو نەخوێندەواریە ئەو وشە جوانانەی خوای گەورە لە ڕێی قورئانی پیرۆزەوە بگەیەنێ نەک بە یەک نەتەوە کە عەرەبە بەڵکو بە هەموو نەتەوەکانی جیهان جێی فەخرە بۆ هەموو لایەک. جەنابەت لە ڕووی کوردەواری خۆمانەوە نیشتمانی خۆمان ینی پێشینانی خۆمان خەڵکی وڵاتی ئێمە چەندێک خۆشەویستی پێ سەلەم کاریگەر بۆ لەسەریان جەنابەتەنەوەکو هونەرمەندێکی ناسراو لە وڵاتەکەمانە چەند حەسان لەوەیە شتێک بکەن کە زیاتر ڕنگدانەوەی کولتور و کۆمەڵایەتی خۆمان بێت و هەمتر باس لە ئاینداری خەڵکی وڵاتی خۆمان بکات و مەحەبەتیان یا خۆشەویستیان بۆ پێ سەلەم کە لە پێشینی خۆمان لە لادەکان و لە هەموو وڵاتی خۆمانە هەبوو. بەڕای من ڕنگانەوەی دینی ئیسلام لەناو هەموو نەتەوەکانە خۆی بە تایبەتی نەتەوەی عەرەب ئەبوایە ڕنگانەوەیەکی زۆر زۆر زیاتری بواە لەناو عەرەبە. بەڵام بە پێچەوانەوە من بەش بە حاڵی خۆم کە ئەیبینم وەکو تاکێکی کورد دینی ئیسلام زیاتر لەناو کووردا ڕەنگیاوەتەوە. وەڵا هەڵسو و کەوت و ژیانی ئێمە هەمووی پەیوەندی بە حەزرەتی محەممەد و هەیە صلی الله عليه وسلم بەس بە تایبەت من ڕێزگرتن لە دایک و باوک یەکە لە سونەتە جوانەکانە کە لەوە وەرمانگرتووە و لە زۆربەی وڵاتەکانان نیە. یعنی ئێمە تا تەمەنێکی زۆر لەگەڵ دایک و باوکمانە ئاژین و لەگەڵ یان ئابین و نام بینە ساڵمەندانەمانە ساڵمەندانی پێڵێن کە بەیەکۆ لەگەڵ یان نەبین و شکر ڕێزێکی زۆر جوانەکە لە دایک و باوکێگیرین لە وڵاتی ئێمە هەیە لە زۆربەی وڵاتەکانە نیە و سنەتێکی جوانەکە لە پێشەوای خۆمان بۆمان ماوەتەوە. بەڵێ ماوەسا من حەزەکەم هەرچەند خۆت پێت خۆش نییە پێشە خۆش نەبوو سەرەتا باسم کرد بەڵام حەزەکەم شتێکە دەربارەی ساڵەکانی نەوەت خەڵک گرانی بوو وەزعی خراپ بوو ئەڵێن لەو ساڵانە تۆ لەبەرەوەی کە خەڵک نەیتوانیەوە گۆشت بکڕێت وان بیستۆ کە جەنابەت گۆشتە نەخواردەوە هەتا مدەتێکی زۆر چۆن بۆ ئەو بەسەر هاتە؟ وەڵی ئەزانی چۆن عەرز بکەم ئێستا بە وەکو خۆی بۆ بژێڕمەوە جارێکیان چوون بۆ ئەم لای باسییانە شەوێ لەوێ میوان بووین وازم لەگەڵ کاک محەممەد باسییانی و ئەمەنیشمان لەگەڵا بوو مامۆستا نەشەت و ئەمانە کە لە نوێژی بیانی هاتنەوە پیاوەکە چیسەیەش پێ بوو درێژ ئەمەنە خام سێ پەنجایی دەرهێنا دای بە کچەکەی وتی بڕۆ لەو دوکانە باە ئەو سێ پەنجە ئارد بێنە بێ بە دایکی بیکا بەنان بە چاوە ئەیخۆن بۆ ئەم بەیانیەمە تر ئەمەم زۆر بەلاوە زەحمەت و هاتینەوە ئەو وەختە ئێمە تا ئەندازەیەک بڵێن وەزڕان باش بوو خێزانم خۆ ئافریقای خوا چوو لە بازار لەتێک گۆشت هێنا بوو لەتی حیوان لەتێکی حیوان بەلەتی ئێتر ئافرەت خۆ دەزانی کە پاچەکە و چیەکە ئەوەی زیا و چەق و مەق و ئەمانە بوو کردی عەلاگەیەکە و من چوو لەسەر ئەو بەردەگای خۆمان ئەو وەختە ئەو خانوونی بەرابەرمان نەبوو لەوێ فڕێمدا ئەبینم کابرایە هەردێ و ئەچێ بەخوانشت ئەم کابرای بێ وڵات نییە کە زانی کەس دیارنی و من دیارنیم چوو عەلاگەکەی هەڵگرت منیشتم بۆ چیە؟ تیمناڵەکانم حەزیان لە گۆشتە ئەچم هیچ دەبێ ئەوەنە وەختە گۆشتوان نەخواردەوە ئێتر خوال ناگرێت دایک سڵاحکەمەوەی زانی گۆشتەکەی بەتەواتی دانیە جارێکی شان چین لەگەڵ یەکگرتووە مسکەوتیان ئەکردەوە لە شارە زۆر نانیان هێنا گۆشتێکی زۆری تا بوو مەلاکە بەنانەکە و بەینەکە و پێچایە و خستێ باخەڵی ئەوەی کە هینەکەیە کردی با بۆیە نایخۆیتی بەەوە کوڕێکم هەیە سێمان گۆشتی نەخواردووە بۆیە بەمۆ لەبەر ئەوتی تۆ گۆشتەکەی خۆ بەشی ئەوش ئەدەین
ئێتە منیش لەو ڕۆژە وتم لە تێمگاتەم حاڵە و یەکێ لەسەر قەبرستان ئەسقان بەرێتەوە پێی بژی و ئەوی کە بە 3 درەم ئارت بکڕێ و ئەوی کە نانی گۆشتی ببێن لە بیکا بە دەمی منەڵەکەی وەڵی شەد بێ تا ماوە من گۆشت نەخۆم و ئینشاءڵڵا ئیتر لە بەر چاوم کەوما وەسایەتە چاوم پێیەکەوێ بە قەسابەکەەوە قێسمێت ئێستش نایخۆی ئێستاش نایخۆم هەتا ئێستا نایخۆمەوە دانی نزیکەی 20 ساڵە تۆ گۆشت نەخۆ بەخوایتر نەوەکانەوە تا ئێرە ئێستا و ئەمەش ئینشاءڵڵا سەرچاوەیەکی هەیە هەر لە خۆمەوە نییە چونکی هەموو جارێ مناڵەکان گاڵتم پێیەکە نەڵێتەوە خۆ دەڵێ ولا كلوا مما ذكر اسم الله عليه ولا تتبعوا خطوات الشيطان بەڵام ئەمە ئیمامی عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ کە خەلیفەی دووهەمی موسڵمانان بووە کە پێغەمبەر ئەفەرمێ چاو لە ڕەفتاری ئەوان بکەن لە ساڵی ڕەمادا گۆشتی تەرک کرد لەبەر ئەوەتی فەقیر نایخوا منیش ناخۆم ئەهلی سنە و جەماعەتەکەش مەرجعیەتیان نییە ماوەسا خۆزگا بە خۆزگایی خوا ئەوەنەی پێمان بکرێ ئێمە بنێشت بین یەک بنین بە یەکەوە نەک تەفرەقە ئەمەی کە لە مزگەوتەکان جەنابەت خۆزگاوەکو من شارەزا ئەوەی ئەچی من لە 100 چەند نوێشکەرە ئەوەنە مەذهەبە خوا شایەتی حاڵە ماوەسا ئەوە بەچی حەلە بێ ئێستا زۆرێک من حەزم بکەم پێکەم ئەمە یەک ئەوە دوو ئەوە سێ وازانم 4 گوڵۆپ هەیە ئەم 4 مەذهەبە کە شافعی و حەنەفی و مالیکی و ئەحمەدین خوا شایەتی حاڵ ئەو 4 گوڵۆپن و هیچیشیان لە گیرفانی خۆیان دەرنهێنەوە هەمووی سنەتی صحیح تەطبیقەکە ئەو مەکتەبەی من لەو دیوە ببینە ئەو لا هینەکە هەمووی اختلافاتی ئەوانە اختلاف قەیناکە اختلاف ڕەحمەتە بەس کێشەکە لەوایە کەس نەخوێنێتەوە ئەمیش مامۆستا بەدەست خەڵکەکە نییە من یەکشتە عەرز بکەم حەدیث ناتوانین حکم پێ بکەین حەدیث من دیومە خەڵکانێک هەن لە بەغا جاران مجەوهرات بەقەدەر ئەم هۆدەی ئێمە کە تیا دانیشتین مجەوهراتی دانابوو گەوهری وای تیا بوو بە شارێکی سلێمانی ئەکەڕا بەڵام ئەمە حەدیثەکەی من و تۆیە لە دوکانی مجەوهرە فرۆشەکە کە وەختی ئەو مجەوهراتە ئەچێتە تاجی پاشاوە ئەچێتە گەردانەی پاشاژنەوە ئەوسا ئەبێ بەشت فقهەکە کرۆکی دینەکەیە ئەمەش خۆزگا بە خۆزگایی من لێشم ڕوونە ڕۆژێ لە ڕۆژان ئەم عالەمی ئیسلامیە ئەم مەزاهیبانە بەم شێوە نامێنێ بەڵام ئەم شێوەی کە ئێستا هەیە ئەمە قڕە و لیتێ و تێکەوتی پاشاگەردانیە و زۆر خراپیشە ئەو مەذهبانە کە ئێخوێنیتەوە خۆزگا خەڵکەکەوەکو منیش تێ ئەگەیشت مەستەوەنی خەڵک خوارە خواست من تێگەیشتمان تێ نەکردم بەڵام خوا شایەتی حاڵات ئەوەنەی پێمان ئەکرێت ئێستا ئەم مەولووە ئەبێ خراپی چی بێ ساڵان وەڵڵاهی بەس فەقیر خوا شایەتی حاڵە لەمانی مەولواتێ لە گۆشتی خوارد ئەوانە وت گۆشتی بەراز لە گۆشتی مەولوی حەڵالترەوە 15 ماگە ئێمە چاوە بە گۆشتی مەولوو دەکەم ئەمە غەڵەتە وەڵڵا شەربەتی کورەکە قەی چیەکە ئەمە یادێکی پێغەمبەرە خۆشەی دەربڕینیەکە خۆ ملاحەزە ئەەکەین ئەمانە هیچ نین ئەمانە عاداتن تەقالیدن شتی جوانیشتن ئەمجا دوامیش پێغەمبەر خۆی شایەتی داوە بۆ ئەم ئومەتەکەی هەمووی ئەصلح ئومەتە لە شیرکەوە دوورە لە شتەوە دوورە پێغەمبەر خۆی شایەتی بۆ دەنەوەتی من شایەتان بۆ ئەدەم جارێکیکە ئەم ئومەتە شەیتان لێی مەئیوسە بەس ئیلا لە ڕێی تەفرەقەوە نەبێ جا من ئەوەنەی کە ئێمە ئەڕۆین نۆرەتانە خزمەت بۆ ئەم دینە جوانە ئێمە کردمان نۆرەتانە کۆشش بۆ ئەم خاکە جوانە نەسیحەتم بۆ هەموو گەنجێک ئەوەیە کە ئەوش پیر ئەوێ وەکو حاجی قادری لێ کۆی ئەتۆ شپیر دەبیت و دەم لە ڕوونەوی جناوە دەبێ ڕیشت دەبێت بە گۆرەوی گەربلەی فڵانە کەسم دەڵێن خواهەوی ڕازی عشقی حەزرات لە دڵی دوایین سوڵتانی موسڵمانان و ڕازی ئێمەش کجا مەرحەبا سوڵتان عەبدولحەمیدی دووهەم ڕەحمەتی خوای لێبێت خەریکی دروستکردن و ڕێککردنی گسکێک بوو کە بینێرێ بۆ شوێنێکی هێجکار پیرۆز تەحسین پاشا هاتە ژوورەوە بۆ لای سوڵتان دەبینێ سوڵتان سەرقاڵی تەرتیبکردنی پەلەکانی گسکەکەیە زیادەکانی دەبڕێت و ڕێکی دەخات دیاریەکی ڕازاوەی ڕێخستووە تەحسین پاشا لە دەرگایدا و سوڵتان فەرمووی لێ کرد تەحسین پاشا پرسی چیەکەی قوربان سوڵتان عەبدولحەمید وتی گسکێک دروسەکەم تەحسین پاشا وتی قوربان با یەکێک لە فەرمانبەران ئەو کاری بکردایە ئەی بۆچی تۆز و خۆڵ لە گسکەکە ئەسری بۆچی ئەوەندە بە ئیهتیمامەوە خەریکیە بیت سوڵتان وتی
پێت سەیرە ئەوەندە ئیهتیمامم لە سەریەتی؟ تەحسین پاشاوتی نا قوربان ئەستەغفر الله، بەڵام وا دیارە کە ئەم گسکە بۆ شوێنێکی زۆر پایەدار دەنێرێت. سوڵتان وتی ئەچێ بۆ شوێنێ لەوێ بە قیمەتترمان نییە. تەحسین پاشاوتی بمبورە قوربان، بەڵام بۆ کێ ڕوات و بە کێ ئەدرێت؟ سوڵتان وتی ئەچێ بۆ قوبەی سەوز، بۆ سەر مەرقەدی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. بەم گسکە غوبار و تۆزی سەر مەرقەدی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پاک دەکرێتەوە. ویستم بە گسکێک کە لە دەستی ئێمەوە بێ ئەو خەڵاتە بکەین و ئەو شەرەفەمان پێ ببڕێت. تەحسین پاشا ئەم کارە زۆر گرنگە بەلامەوە. تەحسین پاشا ئەوە لە هەموو شتێک بە جەوهەرترە. ئەو زاتە ئەو پێغەمبەرە بوو صلی الله عليه وسلم کە مردنی جوان کرد. ئێمە بە زمانەڵین خۆشمانەوێت، لە دڵ و دەروونەوە ئاه و حەسرەتمان هەیە بۆی. چاوی فرمێسکاویمان بۆ ئەو پرشنگدار و بە بریسکە دەکەین، هەمیشە لە بیری ئەندێشەمان غایب نییە. خۆزگە دەمانتوانی بە شێوەیەکی تر خۆشەویستی بۆ دەرببڕین. هەندێ جار تەحسین پاشا هەناسەیەکی وەندە قوڵ هەڵەمژم و ئەچمەوە بۆ ناخی خۆم هەتا بەڵکو بۆنی عەبیرێ و حەزرەتەم پێ بگا صلی الله عليه وسلم کە چاوەکان مەکەمەوە. ئاوەتە خوازم بە پرشنگێ و حەزرەتە بینایم گەشت بێتەوە. هەرچی دەنگی خۆشە لەلام، هەرگیز لە دەنگی و زاتە خۆشتر و جوانتر نییە. خۆزگە بۆ جارێکیش بۆ دەنگیم دەبیست، خۆزگە بۆ جارێکیش بووە بەو بارانەی ئەوی تەڕکرد تەڕبوومایە. هەرچی پارویەکە خۆمەڵێم خۆزگە ئەم پاروە دەستی پێغەمبەری ڕەحمەتەن للعالەمینی بۆ درێژە بوو نەک من صلی الله عليه وسلم. ئەگەر چیە و لوقمەیەتی کێک بۆیە هەتا مردن منی برسی نەکردایە. خۆزگایە سوڵتان نەئەبووم، خۆزگە کەسێک بوومایە لە دەرگای ماڵی ڕەسوول الله صلی الله عليه وسلم گسکم بدایە لە عەسری سەعادەتە. بەڵام ئێمە و خەڵات و بەختە باشەمان پێ نەبڕا بە دروستکردنی گسکێکیش بێت تۆز و خوبار لە مەرقەدی پیرۆزی لا ببا سوکناییەکە بۆ دڵم. تەحسین پاشا پێشتریش گسکم بۆ دروست کردووە و ناردوومە و کۆن بووە و ئێستا ئەوەتا گەڕاوەتەوە، بەڵام زۆر بە قەدر و قیمەتە چونکە تۆز و خۆڵی سەر مەرقەدی ئەوی لەسەرە صلی الله عليه وسلم. هەرچی دەربارەی بڵین لە وتنە نوقسانی دێنێت، تعبیرەکان ڕازی ناخمان نییە و دەرنایەت، حەقی ئەو مبارەکیەش نادات. شاعیرەکان ویستیان ئەم وەسفە بە پایان بگەێنن، بەڵام نوقسانیان هێنا و تەواویان نەکرد. ئەی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، تۆ سوڵتانی هەموو پێغەمبەران و پادشای پایەداری دڵەکانی، تۆ دەوڵەتی بۆ ئەوانەی بێچارە و بێڕێگان قوربان، تۆ یەکەمینی دیوانی ئیلاهیت گەورم، تۆ مؤەیەدی بە فەرمانێکی زۆر گەورە گەورم، تۆ ئەحمەد و مەحموود و محەممەدی سوڵتانم، تۆ ئەو سوڵتانەی کە مۆری تەئییدت لە حەق تەعالاوە خەڵات کرا قوربان. یا ڕەسوول الله، شەرمەزارم منی بێخێری نالایق کە جبریلت ثەناخوانە چۆن بتوانم بێمە حوضور صلی الله عليه وسلم.